بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وأتم الصلاة وأفضل التسليم على سيد الأولين والآخرين، حبيب رب العالمين ومحبوب قلوب العارفين، سيدنا ونبينا وقرة أعيننا محمد المصطفى صلى الله تعالى عليه وعلى آله وصحبه وسلم، ونفسي له الفداء. اللهم صل وسلم على النبي الأمي العربي الهاشمي فاتح باب العلم وعين اليقين، وعلى آله وأصحابه إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله وبركاته. عزیزان و خۆشەویستان، خوشک و برایانی دینی، ئەو بەڕێزانەی کە لە ڕێگەی ئەم شاشە تەلەڤیزیۆنەوە بینەری ئەم بەرنامە تازەی ئێمن، سڵاو و ڕەحمەتی خواتان لەسەر بێت. تاعات و عیبادەتی هەموو لایەک مەقبوڵی بە دەرگای ذاتی حەق تەعالا بێت. خوای تەعالا بمان خاتە ڕێزی ئەو کەسانەی کە خۆیانی پێ ئەناسێنێ وە خۆشی گەرەکن. ئازیزان، ئەم بەرنامە کە لەم مانگە پیرۆزەدا لە خزمەتتانە ئەبین، ناومان ناوەتە بەرنامەی سلوک. سلوک لە ئەسڵی وشەی خۆیە، لە ئەسڵی زمانناسی عەرەبیە سلوک بە مانای ڕێگە پێوانە. سەلەکە یعنی ئەو کەسە کە ڕێگە ئەپیوێ. سلوکی هەر شخصێک ئەو ڕێگەیەکە لە بەردەمیایەتی کە بە ئەخلاقیات و شێوازی تەعامڵ و چۆن کارکردن و چۆن ڕنگدانەوەی ئەو کەسە لە ژیانە پێ ئەوترێ سلوک. بۆچی سلوکمان هەڵبژاردووە و ئامانجمان چییە لەم بەرنامەی سلوکە؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکی صحیحە ئەفەرمێ: من سلك طريقا يبتغي فيه علما سلك الله به له فيه طريقا إلى الجنة. پیغمبر صلى الله عليه وسلم لفرموديك صحيحة أفرمي: من سلك طريقا يبتغي يلتمس فيه علما سلك الله به طريقا إلى الجنة. ئەفەرمێ حەزرەت صلی الله عليه وسلم هەر کەسێک ڕێگایەک بگرێتە بەر و سلوکی ئەو ڕێگا بکا کە لەو ڕێگایەدا بە شوێنی زانست و عیلما بگەڕێ، خوای تەعالا ڕێگەی بەهەشت چوون بە ئەو کەسە ئەپیوێ. لێرەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم متوجهی شتێکمان ئەکات. هەر کەسە و خەریکی پێوانی ڕێگەیەکە، هەر کەسە و بە شوێنی شتێکە ئەگەڕێ، هەر کەسە و خولیایی شتێک لەسەریایەتی، هەر کەسێ بەرەو شوێنێک ئەچێ، لە ڕێگایەکایە بەرەو مەقسەدێک ئەکەوێتە ڕێ وەکەوتووەتە ڕێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ: هەر کەسێک لە ڕێگایەکە سلوک بکات، سەلەکە بە ڕێگایەکدا بڕوات کە ئەو ڕێگا یەبتەغی فیه علما، لەو ڕێگەدا بە شوێنی عیلما بگەڕێ، خوای تەعالا ڕێگەی بەهەشت بە ئەو کەسە تەی ئەکا، سلوکی ڕێگای بەهەشتی پێ ئەکات. کەواتە بەرنامەی سلوک بەرنامەی چوونە بۆ لای خوا. ئەمان هەوێ بڕۆین بۆ لای خوا، بڕۆین بۆ لای بەهەشت. بەهەشت بۆیە گرنگە چونکە وەڕێضوان من الله ئەکبەر، یەک زەڕە ڕەزایەتی ذاتی حەق تەعالا و بینینی جەماڵی حەق تەعالا هەزاران هەزار بەرابەر لەو لەزەت و نعمەتەی کە لە بەهەشتا دانراوە بە لەزەتتر و جوانترە. کەواتە سلوک ڕێگەی چوونە بۆ لای خوا. چۆن بچین بۆ لای خوا؟ چی بکەین؟ ئەم قسە وتنەکەی زۆر ئاسانە، بەڵام بەڕاستی زۆر زۆر قورسە. کاتێک ئەتەوێ بڕۆی بۆ لای مرۆڤێکی ئاسایی لەو بازاڕەدا، لەو شارەدا، ڕێ ئەکەوی ئەچی بۆ لای. کاتێک گەرەکت بێ بڕۆی بۆ لای کاربەدەسێکی ئاسایی لە ئیدارەیەکە، لە دایرەیەکە، ئەڵێ ئەڕۆم لە منشیەکەی، لە بەردەسەکەی، لە کارمەندی ئەو ئیدارە ئەپرسم و ئەچم بۆ لای. کاتە بتهەوێ بڕۆی بۆ لای ڕئیسێکی گەورە، شارەوانیەک، مەسئول شارێک، چوزانم کەسێکی گەورە، مەسئولێکی گەورە لە شارە، ئەزانی کە ناتوانی بڕۆی، ماوەیەکی زۆر بە شوێنی واسطەدا ئەگەڕی. ئەگەر بتهەوێ گەورەی وڵاتێک ببینی، ئەگەر بتهەوێ ڕێبەرێکی گەورەی وڵات ببینی، ئەگەر بتهەوێ سەرۆک کۆمارێک، نخست وەزیرێک ببینی، ئەگەر بتهەوێ مەقامێکی بەرز و بەرزتر ببینی، تا ئیسەیەوە کەوتوتە بیرتان کە بڕۆم مەسەڵەن بە سەرۆک کۆماری مەسەڵەن ئەمریکا، نازانم ئینگلیسیا و فەڕەنسا ببینم، نا قەت قەتێمە بیری شتیوا ناکەینەوە، چونکە ئەڵێن بۆ ئێمە ناگونجێ شتیوە. یعنی هەتا کەسەکە گەورەتر بێت، پلەپایەی ببێت. ئێستا ئێمە بەحسی پلەپایەی دنیامان کرد لێرەدا. ئەوەی کێ پلەپایە لا خوا بەرزە، فقط خوای تەعالا خۆی ئەزانێ.
ئەو کەسە کە پلەپایەی بەرزە جێگە و مەقامی بەرزە شانوشکۆی هەیە هەتا بەرزتر ئەبێتەوە ڕێگەی چوون بۆ لای زەحمەتتر ئەبێت ڕێگەت نادەن نایەڵن بڕۆی ذاتی حەق تەعالا مەحدود نییە حەدی نییە خالقە خوای عاڵەمیانە دروستکەری هەموو جیهانە لە وەصفا ناگونجێ لە وەهم و میشکی ئێمەدا جێ نابێتەوە کاتێک ئەڵێم ئەڕۆم بۆ لای خوا قسەیەکی ئاسان نییە قسەیەکی سووک نییە زۆر زۆر قورسە بۆیە من هەمیشە ئەم شتە لە وتارەکان و وانەکانە زۆر دوو پاتەکەمە جەماعەتێک ئەڵێن کاکە دین ئەوەنە زەحمەت مەکەن لە بەرچاوی خەڵکە ئەوەنە قورسی مەکەن ڕاستە ئێمەیش لەگەڵ ئەوەداین کە لە پێغەمبەرەوە فێربووین صلی الله عليه وسلم کە لە نێوانی هەمیشە کارێکی سەخت و ئاسانەکەی هەڵەبژارد ئەوە بابەتێکی ترە ئەوە بەحسێک کە شاید لە حەڵقەکانی دواترە هاتینە سەری بەڵام لەگەڵ ئەوە دانین کە بڵین وەڵاهی دین هیچ نییە سلوک ڕەحەتە چوون بۆ لای خوا زۆر زۆر ئاسانە خاوەنکردنەوەی دەروون و نەفس شەڕکردن لەگەڵ نەفسە زۆر ئاسانە وەکو ئاو خواردنەوەی خوا بە ڕەحمە وای لێ مەکەنە هەموو شتێکی گرانبەها و نەفیس نرخیشی لەسەرەوەیە حتا شتەکە باشتر بێ گرانترە هیچ وەختە تۆ ناتوانین تەسەوور بکەیت سەیارەیەکی بەرز هەیە ماشینێکی گەورە هەیە لە ظاهردا تەواشای ئەەکەی وەکو ئەو سەیارە بەرزەی ئەو شەرێکە معتەبەرە گەورانەیە تەواشای ئەەکەی بەڵام کاتێک ئەڵی بە چەنەکە ئەڵێ ئەمە 1/10 قیمەتی ئەو سەیارە بەرزانەیە یعنی ئەو سەیارە بەرزانە چەندێک ئەژین لە بازاڕە ئەم 10 قات لە خواردترە عەزا ئەڵی ئەمە سینیە ئەمە هی شرکەتێکی چینیە هی شوێنەکە کە قەتعەن ئیرادێکی هەیە وەکو ئەوانی تر دەرناچی بۆ چونکە مرۆڤ بە تەبیعەتی خۆی ئەزانێ هەر شتێک باش بێگرانە جا ڕۆیشتن بۆ لای خوای تەعالا یعنی گەیشتن بە سەعادەتی ئەبەدی یان گەیشتن بە خۆشبەختیەکی نەبراوە کەواتە ئەم ڕێگە سەختە بەڵام وەکو وتمان بچی بۆ لای صاحب دەسەڵاتێکی گەورە 1001 جانە پاسەوانی هەیە 1001 جۆرە مقدمەی هەیە 1001 جۆرە واسطەی گەرەکە 1001 جۆر بیانووی گەرەکە و کاری گەرەکە و نازانم چی گەرەکە تا بڕووی ئللا بەردرگانەی مەلیکول ملوک نەبێت پاشای پاشاکان بەڵکو خوڵقێنەری پاشاکان بەڵکو تەنیا صاحب دەسەڵاتی عاڵەم ئەو بیانووی گەرەک نییە واسطەی گەرەک نییە هیچ شتێکی پێویست نییە مستەقیم بڕۆرە بەردرگای ذاتی حەق تەعالا و داوای خۆت بکە پس ڕۆیشتن بۆ لای خوای تەعالا زەحمەتە بەڵام ئاوانیە بڵی ئاخۆ بتوانم یان نەتوانم مادام مرۆڤی ئەتوانی لە بەرنامەی سلوکە بە ئیزنی خوای تەعالا ئینشاء الله لە مانگە مبارەکەدا ئەمان هەوێ هەنگاوهایەکی عەمەڵی بۆ ئەم ڕێگادا بنین با قسە نەکەین با فقط بەحس نەکەین ئەم شتە خۆشە و ئەو شتە جوانە و ئەو شتە زۆر بە پیزە و بە فیزە و زۆر جوانە و زۆر خۆشە و زۆر نەخشین و ڕەنگینە نا بابین لە بوارێکی عەمەڵیەوە بەڕاست ئێمە چۆن ئەتوانین ڕێگەی چوون بەرەو لای ذاتی حەق تەعالا بپێوین هەنگاو مادام ئەمە سلوکە و مادام ئەمە ڕێگە پیوانە مادام ئەمە ڕۆیشتنە پس هەنگاوی گەرەکە هەنگاو زۆرە 1001 جۆر هەنگاو بۆ لای چوون بۆ لای خوای تەعالا بەحث کراوە هەر یەکەی بە جۆرێک ئەیناسێنی هەر یەکی شتێک ئەڵێ و پێشتان بڵێم هەر هەموویان ڕازن هەر هەمووەکەیان هەیە ئەڵێ 30 پلەیە هەیە ئەڵێ 30,000 پلەیە هەیە ئەڵێ 30,000 پلەیە هەژێ یەکێژی هەزاران حیجابە و جەماعەتێک لە پیاوانی خوا کورتیان کردووەتەوە ئەڵێن ڕێگەی چوون بۆ لای خوای تەعالا دوو هەنگاوە هەنگاوی ئەوەڵ بینە بەسەر نەفستا هەنگاو بنە بەسەر خۆتا هەنگاوی دووەم گەیشتوتە لای خوای تەعالا بەڵام ڕەحەتە هەنگاو بنی بەسەر خۆتا پایەک بنی بە نەفستا لای ببەی حەسری بکەی ئاسانە ئەسڵەن و ئەبەدا ئاسان نییە شتێکە زەحمەتە چونکە ئەبێ لەگەڵ تەواوی ئەو شتانەیدا کە عادەتت پێکردوون شەڕ بکەی بێت لەگەڵ نەفستا کە منداڵێکی تەمەڵە شەڕ بکەی کەواتە ئەمان هەوێ هەنگاوهایەکی عەمەڵی بەرەو ئەو ڕێگا دابنین ئەمە بەیانێکی عەمەڵیە
نەک بەیانێکی کەلامی. نامان هەوێ دانیشین قسە بکەین، نامان هەوێ دانیشین بین بەحسی سەرگوزەشتی پیاوە گۆڕەکان بکەین، وایان کردووە و ئێمەش دانیشین حەزی پێ بکەین. هەرچەند خۆ حەزکردن بەو سیرەی پیاوە گۆرانە خۆی باشە و نور و بەرەکەتی هاتیە، بەڵام گەرەکمانە واز لە قسەکردن بێنین و عەمەڵەن دانیشین بیر بکەینەوە و بڕۆین بۆ لای ذاتی حەق تەعالا سلوک بکەین. لێرەدا ئێمە هەنگاوهایەکی عەمەڵی دانە ئەژمارەکەن. ئەم هەنگاوانە کە بەحسیانەکەین بە پێی عەقڵی ناقسی خۆم و زانستی کەم و کورتی خۆم، دوای بیرکردنەوەیەکی زۆر گەیشتوم بەو دەرەنجامەی کە ئەم هەنگاوانە کە لەم بەرنامەدا تا کۆتایی ئەم مانگە پیرۆزە ئینشاءالله بئیزنی خوای تەعالا مەترەحیانەکەین، گرنگترین هەنگاوهایەکن کە ئیستا ئەلعان بۆ کۆمەڵگایەکی کوردەواری خۆم کە ئەیبینم لە هەموو شتێک گرنگترن. ئەمە نەزەری منە، ئەکرێوانە بێت. بەلای منەوە ئەهەمیەتیان هەیە و بەلای منەوە تێبینی لەو خاڵانەدا و سەنجدانی ئەو خاڵانە ئەبێتە هۆی ئەوە کە مرۆڤ بجۆڵێتەوە. بۆیە ئەمە بەرنامەی عەمەڵە، تەوسیەی ئەەکەم بەر لە هەموو کەس بەنەفسی غافڵ و گوناباری خۆم ودووە من لمن ئەلقى السەمع وهو شەهید. هەر کەسێک گوێ ئەگرێ تا ببیسێ، تا بزانێ، تا عەمەڵ بکا، تا بۆ ئەوەی لە ڕۆژی قیامەتا حجەتێکی بێ کە بڵێ یا ڕەبی بە خۆت قەسەم من هاتم بۆ لای خۆت، من ویستم کە بێم بۆ لای خۆت. ئەوەڵین هەنگاو ئەگەر کورتی بکەینەوە هەر لەم ماوەی ئەم حەڵقەی ئەوەڵماندا کەماوە، ئەوەڵین هەنگاو چییە کە من بڕۆم بۆ لای خوای تەعالا؟ ئەوەڵین هەنگاو بە چی دەست پێ ئەکات؟ ئەوەڵین هەنگاو پێی ئەڵێن یەقظە، پێی ئەڵێن تەوبە، پێی ئەڵێن ئەوبە، پێی ئەڵێن ڕجوع، پێی ئەڵێن گەڕانەوە و چەندەها ناوی تری لێ نراوە. ئەوەڵین هەنگاو یەقظەیە، واتە بەخەبەربوونەوەیە. تەوبەیە واتە گەڕانەوەیە. یعنی چی بەخەبەربوونەوە و گەڕانەوە؟ یعنی بەر لە هەموو شتێک قبوڵ بکەی کە خەوتووی. قبوڵ بکەم کە خەوتووم، تا ئێستا خەوتووم، ئەناس و نیامون، هەموو ئەم خەڵکە خەوتوون، لە خەوی غەفڵەتا خەوتوون و نازانن وەکوها بەهارێکە ئەو کەسێک کە ئەخەوێ تا نۆدە کە خەبەری ئەبێتەوە وڵات خۆر هەڵاتووە بەرز بووە، ئەو کەسە نازانێ نەفەرێک بووە هەستاوە کاتێ بانگی بەیانیان داوە دوو ڕەکەعەت نوێژی کردووە و بەرەو کوێستان چووە. ئەلعان ئەم سەعاتی دەکە ئەو ئیسە بەخەبەر هاتووە لە ناو جێگاکەیە و ئاوا چاوی ئەپرونێ و تەواشای دەوروبەرەکە و حوسڵە نییە هەڵسێتەوە، ئەو چەند سەد هەنگاو بەرزتر بەرەو کوێستان چووە لە شوێنێکی زۆر خۆش و سەرنجڕاکێش بۆنی خۆشی گوڵەکان ئەدا بەلووتیە و تەواشای مەنزەرەی سحراوی بەهار ئەوی مەست کردووە. ئەشە قبوڵکەی خەوتووی، ئەشە قبوڵ کەم کە خەوتووم تا ئێستا، ئەم هەوێ بەخەبەر بێمەوە. تا ئێستا بیری چوون بۆ لای هەموو شتێکم کردووەتەوە. چۆن بڕۆم بۆ لای فڵانە کەسب و کار، واتە چۆن بەدەستی بێنم، چۆن بڕۆم بۆ لای فڵانە ساحیب دەسەڵات، چۆن پارە بەدەست بێنم، چۆن زانست بەدەست بێنم، چۆن داهاتووی خۆم دابین کەم. بەڵام تا ئێستا دانیشتووم بیر بکەمەوە هەری چۆن بڕۆم بۆ لای خوا. شاید چەندەها ساڵە نوێژ ئەخوێنم بەڵام بیرم نەکردووەتەوە ئەرێ من چۆن بڕۆم بۆ لای خوا. ئەمە مانای بێداربوونەوەیە. مانای تەوبە واتە گەڕانەوەیە. گەڕانەوە یعنی چی؟ جوان دقت بکەن، ئەم وشانە زۆر ئەبیسین. یعنی هەمیشە خەریک بووم چووم، بەحسی سلوکەکەین، چووم بۆ لای دنیا، چووم بۆ لای پۆڵ و پارە، چووم بۆ لای جاه و مەقام، چووم و حتا لە بڕێ شوێنە وام زەهنیوە بۆ لای خوا ئەچم. تەوبە یعنی بگەڕێەوە، بگەڕێەوە. ئەو ڕێگە کە چووی بگەڕێ دواوە، بەرەو دواوە بگەڕێەوە. ئەو ڕێگە ئین ڕەحکەتو میرەوی بێ تورکستان است. ئەم ڕێگە ناتگەێنێتە سەر مەنزڵ، ئەم ڕێگە تۆ ناباتە مەقسوود، کەواتە بگەڕێەوە. ئەمە ئەوەڵ هەنگاوە کە یەک لەحزە ئینسان دابنیشێ تێ بفکرێ وڵاهی قبوڵمە کە لە خوسڕانە بووە، قبوڵمە کاتم فێڕۆداوە، قبوڵمە تا ئیسە بەرەو لای خوا نەچووم، هەتا ئیسە بە جددیدا نەنیشتووم بیر بکەمەوە کە چۆن بڕۆم بۆ لای خوا. بەچی دەست پێەکە؟ یا ڕەبی تەوبە ئەستەغفر الله. هەر بەوەندە. شاید دەست نوێژە بگری، دوو ڕەکەعەت نوێژ بخوێنی
ودانیشی حتی ئەگەر چەندها جار بیرت کردوێتەوە کە بڕۆی بۆ لای خوا ئەمە ئیمتحان کە لەم مانگە مبارەکەدا لەم مانگەی پیرۆزەدا ئیمتحانی بکە لە شەوێکە کاتێک خەوتوون دەوروبەرەکانت خەوتوون لە مزگەوتێکە لە هەر جۆرە بۆت ئەکری دەست نوێژە بگرە 2 ڕکعەت نوێژ بخوێنە بەڵام لە بێ بسم اللهدا کاتێک ئەڵی بسم الله الرحمن الرحیم بەبێ بسم اللهی دابنێ بەبێ دەستپێکی دابنێ و دوای ئەوە دانیشە یا ڕەبی تۆ نزیکی من دوورم تۆ خالقی من بەندەی تۆ من پێویستم بە تۆیە من بێ تۆ نامکری ئەگەر تۆ تۆڕەبی لێ من چی بکەم لە دنیا و لە قیامەتە ئەخۆ ئەگەر تۆ بەدەست بێنم چ لەزتێکی تیا بێ ئەخۆ ئەگەر من کاتێک دائەنیشم لە نیوە شەوێکی تاریکە قسە بکەم هەست بکەم بە دڵ کە واقعەن خەریکم لەگەڵ تۆ قسە ئەەکەم ئەخۆ چه هەستەیەک بێت باوەڕ بکەن هەر کەسێک بتوانێ خۆی تەعالا بدۆزێتەوە هەموو شتێکی دۆزیوەتەوە و هەر کەسێک خوا ون بکە هەموو شتێکی ون کردووە حتا ئەگەر هەموو شتێکی ببێت کەواتە یەقظە یعنی بەخەبەر بوونەوە لە خەونێکی عەمیق بەر لە هەموو شتێک وتم ئەشی قبول بکەی لە خەوندای ئەشی قبول بکەی کە تا ئیسە من ئەشی قبول بکەم کە خەڵەتاوم کاتم بە فێڕۆ چووە زۆر جار خۆم لەگەڵ خۆمدا درۆم کردووە زۆر جار وتومە چەند ساڵێکی تر زۆر جددیتر ئەبمەوە لەسەر عیبادەت زۆر گەنج هەیە ئەڵێ قەیچیەکە من دوای دەسەکەم بە نوێژ خوێندن زۆر جار منی نوێژ خوێن کە نوێژە خوێنم بۆ ئەوەی کە جددیتر ببمەوە بۆ عیبادەت بۆ تەرکی گوناح بۆ ئەوەی بە جددیتر بڕۆ لای خوا بڕۆم خۆم خەڵەتاندووە کە ئەمە حیلەیەکی پیسی شەیطانە پێی ئەڵێن تەسویف واتە خستنەوە بەیانی ئەها گەرەکتە کارە دەست پێ بکەی ئەڵی تازە کوڕی ئیسە وەسەتی هەفتەیە باشەممە تازە ئیسە بە ڕەمەزان بێجا دەست پێ ئەەکەم یەقظە یانی بەخەبەر بوونەوە و وازهێنان لەو هەموو دروەی کە لەگەڵ خۆما کردو منە ئەم جار بەخەبەر هاتوومەسەوە و تەوبە واتە گەڕاومەتەوە بۆ کوێ گەڕاویتەوە گەڕانەوە ئاوا مەعنا بکەرەوە کەسێک کە لە شوێنێکی ئەمن و ئاسایش لە شوێنێکی خۆش کە هیچ کێشەیەکی نییە خەریکە بەرەو جەنگەڵێکی پڕ لە مەترسی ئەچێت بەرەو دارزانێک کە کەس نازانی لەکوێ بەڵاو و مەرگ خۆی شاردووەتەوە بۆی ئەم جار نەفەرێکی دڵسۆز پێ ئەڵێ وەرەوە بگەڕێەوە خەریک نیر بەرەو شوێنێکی باش ئەچی بگەڕێەوە بۆ کوێ بۆ ماڵی خۆت ئێمە لەم دنیاەدا میێوانی نزان هەموو کەسێ ئەمە ئەزانێ هەموو کەسێک ئەزانەیە کە دنیا تا سەر نییە بەڵام دنیا ئەوەندە غەفڵەتی عەجایب ئینسان دائەگرێ کە خیاڵی پوچی دنیا وا دەماخ و دڵمی پێچاوە قیامەت هەر مەگەر ڕۆژی قیامەت بێتەوە فکرم بە حەدێک ئینسان دائەگرێ کە نازانێ موەقەتە بەڵام بۆ ئەوەی کە کۆمەکێکت بکەم کۆمەکە بکەم بە خۆم کە باش بەخەبەر بێمەوە بە جددیتر ئەمجار بە مانای ڕاستەقینە بگەڕێمەوە گەرەکم بێ هەنگاو بنێم بۆ لای ذاتی حەق تەعالا وتم بیر بکەرەوە کە لەگەڵ خوادا سڵح بکەی بەڵام شتێک کە تەوصیە حەزرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم هەموومان فێرەکات ئەکثروا من ذكر هذه اللذات پێغەمبەر صلی الله عليه وسلم لە چەندەها حەدیثی صحیحە جۆراوجۆر دەستوورمان پێ ئەدات کە بیری مەرگ بکەینەوە بیری مەرگ زۆر عەجایب قوڵ و قەوەتە ئینسانی مسلمان زۆر عەجایب ئینسانی مسلمان ئەکاتە ئینسانی مسلمان لە غەفڵەت دەری دێنێ بۆ زەلیلکردنی نەفس و بۆ حاڵی بوون لە حەقیقەت تەوصیە ئەکەم بە نەفسی خۆم و بە هەموو کەسێک کە گوێ ئەگرێ بۆ داچڵەکاندن نایەژم ڕۆژە یەکبار بەڵکو هەتا ئەتوانی ڕۆژە 5 جار بیری مەرگ بکەرەوە ئەگەر ناتوانی 3 جار ئەگەر ناتوانی ڕۆژە 1 جار باوەڕ بکە 5 دقیقە کاتی تۆ ئەگرێ وڵی 5 دقیقە هیچ نییە بەڵام 5,000 دانە 5 دقیقەی بەرەکەتت پێ ئەدا لە هەموو بوارێکە زیکری مەرگ دوو جۆرە جۆرەکانەوەیە کە تۆ بزانی ئەمری ئەوە ناڵێم ئەوەی شەر باشە کە هەمیشە ئەوە بدە بە مشکی خۆتە من ئەمرم من نامێنم بۆچی ئێمە بیری مەرگ بکەینەوە جارێک جووری دووەمەکە ئەسڵی بابەتی منێز ئەرزەکەم لە خزمەتە بۆ ئەوەی کە هیچ نەکەین بۆ ئەوەی کە دنیا وێڵ بکەین بۆ ئەوە کاسبی نەکەین نا ئەسڵەن و ئەبەدا نابێ خراپ فەهم بکری ئێمە وتمان قرارە ئینشاء الله هەنگاو بە هەنگاو لەم مانگەدا
لەگەڵتان بین هەنگاو بە هەنگام باسەکان بڵێن ئیتیفاقاً ئەگەین بە ئەو بابەتیشە ئینشاءالله کەنا مرۆڤی مسلمان لەم ڕێگەدا یەکێک لە ڕێگەکان بڕۆ لای خوا چوون کارکردنە کەسابەتکردن پارە دەرهێنانە بەحسی ئەوە ئەکەین ئینشاءالله. نا بەحسی مەرگ بوو ئەوە ئەکەین بزانین کە ئەم دنیا موەقەتە، پارە موەقەتە، پارە وەسیلەیە، هەموو شتێک وەسیلەیە. ئەگەر ئەم وەسیلە بوو بە هەدەف بۆ من کێشەیە. ئەگەر من توانیم بۆ پارە و بۆ دنیا ڕەفیقەکەم بخڵەتێنم، براکەم بخڵەتێنم، ئەگەر توانیم بۆ جاه و مەقام لەگەڵ هەموو کەسێکا خراپە بکەم، ئەگەر توانیم بێخەم دەمم باز بێ بەرامبەری ئەم و ئەو، لە ڕێگەی بۆ لای خواچوون دوور کەوتومەتەوە. ئالێرەدا خەڵەتاویەک دروست بووە. یادی مەرگ بۆ ئەوە ئەەکەم. بەڵام چۆن یادی مەرگ بکەین؟ دانیشە سعی بکە لە شوێنێکی خەڵوەتا بیت. ئەگەر نەکرا قەیناکە باوەڕکە لە کاتی سایقیە، لە کاتی ڕاندەگیە، لە ناو شلۆقی و ترافیکە، لە پشتی چرای سوورە ئەتوانی ئەمە کە من ئەڵێم بیکەی وەلەو ئینکە موەقەتیش بێت. بەڵام لە ماڵە ئینسان بتوانی ڕۆژێ 5 دقیقەدا بنێ بۆ ئەوە. بەر لەوەی بیڵێم با پێت بڵێم لەوانەیە ئەگەر ماوەیەک بە دەوام لەسەری بی 10 ڕۆژ 15 ڕۆژ ئەوەڵجار بڕێ هەستی ناخۆش لە ناوتەوە دروستکە مەترسە ئەسڵەن و ئەبەدا نەترسی لەوە. وەختی وا هەیە خەمۆکی ئەفسوردەگیت بۆ دروستەکە، وەختی وا هەیە نائومیدی بە دنیا دروستەکە، وەختی وا هەیە تەمەڵیت بۆ دروستەکە، وەختی وا هەیە ترسان لە وجود تا دروستەکە نەترسی. ئەها کاتە حەبێ ئەخۆی دارو ئەخۆی پێتەڵین لە ئەوڵجا ئەم عوارزانەی هەیە. ئەڵبەتە ئەم حەبانەی ئەمڕۆ نییە کە عوارزی ببێت، بەڵام نفسی ئینسان بە بڕشتی ناخۆش بۆی هەیە بۆ تۆ ڕوو بدە، بەڵام ئامان دەوامی پێ بدە، درێژەی پێ بدە، ئەگەی بە دەرەنجامێکی خۆش، ئەگەی بە هەدەفێک و بە شتانێک کە زۆر زۆر لەزەت و تایبەتن، زۆر جواندا ئەچڵەکی دانیشە چاوی خۆت بقونجێنە، لە ناو خەیاڵی خۆتە سینەمایەک دروست بکە، فیلمێک بسازێنە، فیلمێک کە دەرهێنەری خۆتی، نووسەری خۆتی و بازیگەریشی خۆتی. تەسەوور بکە ئەمری هەموومان ڕۆژێک ئەمرین و ئەبینی ڕۆژانە لە دەروبەر تا چەندەها نەفەر ئەمرن. ئەمجا تەسەوور بکە خۆت ئەمری، چاو بقونجێنە و لە فیلمەکەتا تەسەوور بکە ئاوە من مردم و گیان میان کێشە گیانم دەرهات و من جەستەی خۆم ئەبینم کە ڕاکشاوە بێڕۆح، دەستەکانم و پێکانم ڕاست ئەکەن وەکو جەنازەیەکی ڕاستەقینە، وەیێنن تابوتەکێنن ئەم بن بۆ مزگەوت، ئەم لیباسی دنیام لە بەردا ئەکەنن ڕۆت و قوت بێدەسەڵات، ناتوانم بە کەس بڵێم کورە عەی بەدام پۆشن و کەسیش گوێ نادا کە من ڕوتم یان پۆشتم. ئەم شۆرن ئاوی ساردم پیا ئەکەن، ئاوی گەرمم پیا ئەکەن، کافورم لێ ئەدەن، سابوونم لێ ئەدەن، ئەم شۆرن وشکم ئەکەنەوە، کفنم ئەکەن، پارچەیەکی سپی و سەرەکەی ئەبەسن، دیسان لە ناو تابوتەکە دام ئەنێن ئەم هێنن بۆ مزگەوت دام ئەنێن بەرەو قیبلە. مامۆستا و خەڵکان دێن لەسرم نوێژە خوێنن و ئەم جار کە نوێژەکەیان خوێند تابوتەکەم بەرزەکەنەوە، ئەی بەنە دەرەوە. لەو کاتا کە تابوتەکەت بەرەو قەبرستانە بن خۆت ئەیبینی من وەکو ڕۆحێک لەبان تابوتەکە ئەبین. کاتێک ئەڕۆیی لە بیرت نەچێ تۆ ڕۆیشتی، هەموو شتێکت بەجێهێشت، خۆشەویستترین کەست بەجێهێشت، باشترین کەست بەجێهێشت، خراپترین کەست بەجێهێشت، پوڵ و پارەکەت بەجێهێشت، هەموو شتێک لە دوای خۆت بەجێهێشت. لەو لەحزەدا کە بەرەو قەبرستانە بن، لەو کۆڵانە لەو خیابانە لەنا ئەو سەیارەدا کە ئەتبن بەرەو قەبرستان، بزانە کە ناتوانی بگەڕیتە تەواو، هیچیشت پێ ناکردی، 1001 کارت بوو، هیچت پێ ناکردی. بەرەو قەبرستان ئەتبن و ئەو خڵیش گوێ نادەن بەوەی دایکت ئەگریێ، کەس و کاری نزیکت ئەگریێ، هەر کەسە کە ئەگریێ هیچ کەس گوێ نادابەوە، بێدەنگ بێدەنگ و هێواش هێواش هەنگاو بە هەنگاو ئەتبن و ئەتبنە سەر گۆڕەکەت. تەسەووری گۆڕەکەت بکە کە چنیویانەسۆ گۆڕەکەیان کردووە، بەرزت ئەکەنەوە ئەتنێنە خوارەوە، بەردێکی ڕق لە بنی گۆڕەکەتدایە، کەفنەکەت لا ئەبەن و کاتێک کە کەفنەکەیان لا بەرد ئەم گوپی ڕاستە ئەخەنە سەر بەردا ڕقە ساردەکە، پات ڕائەکێشن و بەرد ئەنێنە بەردی ئەلحۆسەر قەبرەکەت، خاک ئەکەنەوە سەرت، قوڕ ئەکەن بەسەر
قبركتا وأمجار همو أچن همويان بجيت يلان وتولى قبرك تنقو تاريكا دانشتوي والآن دانا ملائكة برسيارة ليكن تصوري برسيارة كانيش بك برسيارة ليكن خوات كيه الله بيغمرت كيه محمد المصطفى صلى الله عليه وسلم قبلة كام أبوه براي مسلمانت كامن خشكي مسلمانت كامن أم برسيارانت ليكن أم جار تشاود باس بك فيلمك توابو أما كمان وتم بيت تخيلنا بو أما اشتكى قطعا رؤدا بو همو كسي دورو برد رؤدا بو منوتوش رؤدات بلان هاتي تو الدنيا إساليري نمرتوي ده صلاتت هي هشتا أتواني روجك هنقاو أتبن تخوا بانوي سنتا أو روجه خو من هر إيسا هنقاو بروين أم بيري مرقه روجه بين جار بك وتم لاني كم روجه يك جار بك دوامد بلا سري وبزانك أو منزلي منو تويا أو عاقبتي منو تويا خب أما وتم بو أو منقرك كخموكي أفسر دقيق من اللي دروسك لكن جمالا داني شنا بو أو جديتك من دروسك بياوي عاقل بو داهاتو كاركات أو كسيك بارا بدس يني أمرو إخوة أمرو بدس يني إخوة بدس يني إخوة للاي خلقا مرو بكي عاقل نية بو چونك ألين تواشي داهاتو ناكا بيري داهاتو ناكا تو راسي شكن منو توش بيرو بابيري داهاتو من بكينو داهاتو منو توش سال نية 50 سال نية باورك إما نامرين نافوتين أمرين بطم نافوتين روح من لعالميكو انتقال بيك أبو عالميكي تر أو كاتا جياني راسقين من دس بيكات أما أولين هنقاوي سلوك إلى الله بيواني ريقي چون بولاي ذاتي حق تعالى يقضي بخبر بينوا لخوي غفلة راج لكين وبزانين كالريقي يكي دور ودروج للريقا معنا نما بي بالترسينم هرچن ترسيش بيويسته ولي بزانين خوايكي متعالي پر لجمال وجلال ما طلمانا حزمان بيأكا كبقرينوا بولاي أما أكين بأولين هنقاو من وكوتاي حلقي أمرو من بداشلكان وببير كرنوا لقرانوا وببير كرنا داهاتوي حقيقي تا أمجار دوي داشلكان چي بكين لهنقاوي دوائية إن شاء الله لبرنامج داهاتوا لخزمتنا عرزي أكين بإذن الله وتوفيقه يقول قولي هذا وأستغفر الله العظيم لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته.